بیرکاری پۆلی دەیەمی زانستی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 46 لە پرسیار 1 تا 5 یەکسانی سیفەتێک لە سیفەتەکانی کردارەکانی سەر ژمارە ڕاستیەکان دەردەبڕێت کە هەمانە. پرسیاری ژمارە 1 ئەی جارانی دووبی یەکسانە بە دووبی جاران ئەی. لێرە تەنیا ئەی و بی ئەی وە دووبی جێی خۆیان گۆڕیا وەکو دەبینن لە لای چەپ یەکەم جار ئایەکەی دەنووسین، جاری دووەم دووبی دەنووسین، بەڵام لە لای ڕاست یەکەم جار دووبی دەنووسین، ئەو جا ئایەکەی دەنووسین کەواتە ئەو سیفەتە سیفەتی ئاڵ و گۆڕ. ئاڵ و گۆڕ لە مابەینی ئەو دوو هێمایە یان ئەو دوو کۆڵکەیە. پرسیاری دوو جاران یەک یەکسانە بە دوو بێگومان ئەوە سیفەتی لێکدان لە یەک یان سیفەتی بێلایەن، واتە ژمارە 1 بێلایەنە لە کاتی لێکدان، ژمارەکەی کە کۆڵکەکەی دی کە لێکی دەین لەگەڵی یەک هەروەکو خۆی دەمینێتەوە هیچ ناگۆڕێ. پرسیاری 3 بی جاران 1 دابەش بی یەکسانە بە 1. ئەوە چی سیفەتەکە کە زۆر گرنگە ئەو سیفەتە هەمیشە بە کەلکم دێ لە کاتی شیکاری هاوکێشە. ئەوە سیفەتی لێکدان لە هەڵگەڕاوە. هەڵگەڕاوەی بی چییە؟ 1 دابەش بی، چونکە هەر ژمارەیەک بۆ وێنە ژمارە 3 هەمیشە دەتوانم بینووسم وەکو 3 دابەش 1 چونکە هەر دەکا 3. هەڵگەڕاوەی ژمارە 3 چییە؟ هەڵگەڕاوەکەی 1 دابەش 3 واتە سەرە و ژێر دەبی ژمارەکە، ژێرە دەچیتە سەرە و سەرش دێتە ژێرە، ئەوە هەڵگەڕاوە. ئەو جا هەر ژمارەك ئەگەر جارانم کرد لێکمدا لەگەڵ هەڵگەڕاوەی خۆی ئەنجامی لێکدانەکە هەمیشە دەبیتە 1 چونکە ئەو 3 لەگەڵ ئەو 3 دەبیتە 1 جاران یەکیش هەر دەکا 1 چونکە ئەو 3 ئێرە لە سەرەیە، ئەو 3 لە ژێرەیە. باشترە من ئەوها بنووسم 3 دابەش 1 لێکی دەم لە 1 دابەش 3 زیاتر دیارەکە ئەو دوو ژمارە لەگەڵ 1 دەڕۆن دەبنە 1 چونکە 3 دابەش 3 یەکسانە بە 1 کاتە ئەوە ئەو سیفەتەیە. پرسیاری 4 3x کۆ 0 هەر دەکا 3x. ئەوە دیسان لێرە 0 بێلایەنە لە کاتی کۆکردنەوە. کۆکردنەوە لەگەڵ 0 لێرە 0 هیچ لایەنەکی نییە، هیچ کاریگەریەکی نییە لەسەر ژمارەکە لە کاتی تەنیا کۆکردنەوە، نەک لە کاتی لێکدان. لە کاتی لێکدان ئەگەر لێکدان بوایە دەبووە 0 لێرە، ئەوەش کۆکردنەوە لەگەڵ 0. پرسیاری 5 لێرە لە لای چەپ کەوانەکەم هەیە، لە لای ڕاست ئەو ژمارەیە لێکدرایە لەگەڵ ژمارەی ناوکەوانەی و پاشان لێکدرایە لەگەڵ ژمارەی ناوکەوانەی. بەخۆی باشتر وابوو لێرە بنووسن کەم 5x بەڵام ئەو هایان نەنووسیە، نووسیتیان کۆ ئەوجە 5 لێکدرایە لەگەڵ هەروەکو یەکە، بەڵام لێرە زیاتر وەکو ئەوەی وایە سیفەتی بەشینەوە بەکار هاتبی و لا کات بەشینەوەی کۆکردنەوە. هەرچەندە زۆریش ڕەنگە زۆر دیار لە لاپەڕا 5 وابزانم ئەوها نووسرایە سیفەتی ئاڵ و گۆڕ و سیفەتی یەکتر بەستن بەشینەوەی لێکدان بەسەر کۆکردندا. ئەوە تەواو بووین. ئێستا دەینە لای بەهای بڕەکان لە پرسیاری 6 هەتا 9 هەژمێر بکە. پرسیاری 6 لێرە زۆر گرنگە لە کاتی بەهای بڕەکان ئەمن ڕەچاوی چ بکەم.
ڕیزبەندی کردارەکانی ئەژمێرکردن. پێش هەموو شتێک دەبی ئەمن کەوانەکەی ئەوەی ژمارەکانی ناو کەوانە چاکەم، کە کەوانەکەی تەواو بووم ئەوجە توان یان هێز دوو زاراوەیە لۆ هەمان شت بەکاردێ کە توان و هێزەکەشم چاکرد ئەوجە لێکدان و دابەشکردن کێشە نییە کامە، بەڵام لە چەپەوە لۆ ڕاست. لەبەرچ لە چەپەوە لۆ ڕاست؟ چونکە کە بە لاتینی ژمارەکان دەنووسم لە چەپەوە دەنووسم، ئەگەر بە کوردی بی دەنووسین لە ڕاستەوە لۆ چەپ، بەڵام لێرە لێکدان و دابەشکردن کامە لە چەپ بوو ئەوی زووتر دەکەم. ئەوجە کە ئەویش تەواو بووم ئەوجە دێمە لای کۆکردنەوە لێ دەرکردن ئەویش دیسان لە چەپەوە لۆ ڕاست. ئەگەر ئەو شتانم ڕەچاو کرد ئەو یاسا و ڕێسایانە کەواتە دەتوانم هەموو بڕێکی جەبری یان بڕێکی ژمارەی ئەمن بەهایەکەی ببینمەوە. لێرە تەمەشا دەکەم پێشی هەموو شتێک ناوکەوانەکەی چا دەکەم کە تەواو بووم ئەوجە توانەکە، ئەوجە کە تەواو بووم لێکدانەکە، کە ئەویش تەواو بووم ئەوجا لێ دەرکردنەکە. کەواتە ئێستا 64 دەینم، جارێک کارم بێرەوە نییە تەمەشای ناکەم هیچ وەکو ئەوەی وایە نەمبیتن. 64 دەینم لێکی دەم لەگەڵ کەم یەک، بێگومان چونکە یەک کەمی دەبینم لە کاتی لێکدان ئەگەر کەمەکە یان نێگەتیڤەکە یەک دانە بوو تاک بوو، یەک بوو یان سێ بوو ئەنجامەکەی هەر کەمە. بەڵام ئەگەر دوو دانە کەمم دیت چ لە لێکدان چ لە دابەشکردن ئەنجامەکەی دەبیتە کۆ. کەواتە ئەگەر ژمارەی نێگەتیڤەکان تاک بوو، یەک بوو، سێ بوو، پێنج بوو، هەمیشە ئەنجامەکە دیسان نێگەتیڤە، بەڵام ئەگەر جووت بوو ئەوە ئەنجامەکە هەمیشە پۆزیتیڤە یان کۆیە. کەواتە لێرە یەکسەر بووە کەم 64 ئەوجە ئەو کەم 11 دەیمە خوارێ وەکو خۆی دەینووسمەوە لێرە. ئەوجە ئێستا تەواو تەنیا کەمم مایە، کەم 64 وە کەم 11 واتە دەبی ژمارەکان کۆ بکەمەوە، بەڵام هێمایەکە هەمیشە هێمای کەم بیت. 1 و 4 دەکا 5، 1 و 6 دەکا 7، هێمایەکەش هێمای کەمە، ئەنجامەکە کردیا کەم 75. دێمە لای پرسیاری 7. پێش هەموو شتێک ناوکەوانەکەی چا دەکرد؟ 11 کەم 5 یەکسانە بە 6، ئەوها 6 تواندوو. ئەوجا کە لێرە نووسیم 6 تواندوو دابەشی خوارێش ئەمە یەکسەر کردیتمە سێ جاران دووشم چا کردیە، دوو هەنگاو دوو ئیش بە یەک هەنگاو هەرچەندە باشیش نییە، باشتر وا بوو ئەمن ئەوها بنووسم 6 تواندوو، ئەوها لێرەش بنووسم سێ جاران دوو، ئەوجە هەنگاوی دووەم 6 تواندووی دابەشی 6 بکەم، بەڵام ئەمن لێرە دوو هەنگاوم زوو کردیە بە یەکەوە، بەڵام هیچ کێشە نییە. پاشان 6 تواندوو کە دابەشی 6 دەکەین یان بی کە 36 دابە 6، بەڵام ئاسانتر وایە ئەوها بیرکەیەوە لێرە توانیەکە لە کاتی توان لە کاتی دابش دوو توانەکان لێک دەردەکرێن، وەکو ئەوەی وایە 6 لێرە 2 کەم 1، 2 کەم 1 هەر دەکا 1، کەواتە 6 توان 1 هەر دەکا 6. یان ئەوها بیرکەوە کە 6 تواندوو واتە 6 جاران 6 لە خوارێ 6، ئەو دوو 6 لەگەڵ یەک دەڕۆن تەنیا ئەو 6 دەمێنێتەوە. کەواتە ڕێگای بیرکردنەوە گەلک گەلک ڕەنگە زۆربی، هەر کەسەی بزانە چ پێشی چ پێی باشە بە مەرجەک ڕیزیەتی کردارەکان یان ڕیزبەندی کردارەکان ڕەچاو بکەم. دێمە لای پرسیاری ژمارە 8. لێرە ناوکەوانەی چا دەکەم؟ 6 کەم 12 دەبی زۆر ئاگام لێبی، 6 کەم 12 دەکاتە کەم 6 ناکاتە 6 چونکە 12 کەم 6 دەکا 6، بەڵام 6 کەم 12 یەکسانە بە چونکە ئەو 6 کۆیە لێرە
وەکو ئەوی وایە کۆ 6 کەم 12 یەکسانە بە کەم 6 ئەو جا توانی 5 ئەو جا توانی 5 کاتە لێرە ئەوها کەم 6 توان 5 چونکە توانەکەی تاکە لێرە هەر بە کەمی دەمینێتەوە کە هەر بە کەمی مایەوە ئێستا دەبی بچم 6 جاران 6 5 لێرە چاچیکە بە بژمێر بەڵام بە کەم ناچونکەم دەزانم دەکاتە کەم چاچی دەکەم تەنیا لێرە 6 پاشان توانی 5 زۆر ژمارەی گەورە دەردەچی 7 7 7 6 ئەوجە دەنووسم لێرە 7 7 7 6 پاشان لێرە سێ تواندوو ئەو کەمە تواندوو نییە تەنیا سەیەکە تواندووە کاتە کەمەکە دیسان دەنووسرێتەوە لێرە یان نێگەتیڤەکە یان سالبەکە هەندێک کەس بە سالب ناوی دەبن ئەمن بە نێگەتیڤ پێم باشترە یان بەکەم سێ تواندوش دەکانەوە ئەوجە ئێستا لێرە وەکو گوتمان دوو جار کەم هەیە لە کاتی دابەش ئەگەر دوو کەمم دیت ئەنجامەکە یەکسانە بە کۆ ئەگەر دوو کەمم دیت بێگومان بەخۆی باشتر لە ژێرەوە بنووسم بەس ئەمە لێرە چونکە جێم نییە لەبەر هەندێک لە تەنیشتەکەی نووسیتم لە کاتی بڕی ژمارەی باشترە ئەمن هیچ ئەو هێمایم نەبی هێمای یەکسانە هەمیشە لە ژێرەوە بنووسم بەڵام چونکە جێگەم نییە ئەوەندە بێمە خوارێ بچمە سەرەوە کاتەکی زۆری دەبێت لەبەر هەندێک ئەمە لە تەنیشتەکەی نووسیتم بەڵام خوێندکاری ژیر هەمیشە لە ژێرەوە بنووسە وەکو گوتم لێرە هەمیشە لە ژێرەوە ئەمە یەکەم جار لە ژێرەوە نووسی بەڵام لێرە لەبەر نەبوونی جێ لە تەنیشتەکەی دەنووسم ئەوجە لێرە دیسان بە بژمێر ئەو ژمارەی دەبی دابەشی نۆی بکەم بزانم دەکاتە چەند دابەش نۆ دەکا 8 6 4 8 6 4 بە کۆ بێگومان بەڵام پێویست ناکە بنووسم پرسیاری نۆ ناوکەوانەکەی چا دەکەم 13 و 4 یەکسانە بە 17 ئەوجە 32 کەم 17 لێرە کەمەکە لە ناو کەوانەیە کەواتە کەمەکەش دوو جایە ئەنجامەکەی دەکاتە 9 32 کەم 17 لێ ئەوجە 32 کەم 17 یەکسانە بە 15 15 دابەشنەوە کورتکردنەوە هەر سەرە و ژێرە دابەشی سێ یەکسان بوو بە 5 دابەش سێ گەیشتینە ئەو شێش نازانمانە چییە هەڵە نووسرا نرخی پێویست لەسەر سارا گەیشتە 88,000 دینار نرخی پێویست لەسەر سارا گەیشتە 88,000 دینار لە بەکارهێنانی ئینتەرنێت ئەوە زۆر زۆر هەڵەیە لێرە خاڵی دانەی پاشان بنووسی و ئەوە هیچ بە ئەو نابێ وشە دەست پێ بکرێت وشە ڕەنگە بەوە دەست پێ بکرێ بەڵام نەک بە ئەو باش نەبوو لێرە فاریزە بە باشتر بوو و ئەم بڕا پارەیە ئەم بڕە پارە بۆ هاوبەشیکردن بۆ هاوبەشیکردن و نرخەکەی کە 55,000 دینارە کوردێکی زۆر زۆر خراپ نووسرایە بەداخەوە لە مانگێکدا زۆر زۆر باش نەنووسرایە ئەگەر باشیش نەنووسرێ زۆر ئەستەما بتوانی هاوکێشەی دروستکەی بەداخەوە چونکە هاوکێشە دروستکردن 100% دەگەڕێتەوە سەر دەقی نووسینەکە ئەگەر نووسینەکە ئەوها لاواز و پچڕ پچڕ بی و کوردێکی خراپ بی هیچ ئاسان نییە هاوکێشەی دروستکەین بەڵام لێرە مەبەستیان چییە؟ مەبەستیان هاوکێشەکی دروستکەی هاوکێشەکی سادە یان هاوکێشەی یەکجا یان هاوکێشەی هێڵی زۆر ناوی هەیە کە
بڕی ئێکسیش بەکاربینێن کەواتە گۆڕاوەکمان هەیە نازانین چەندە. ئەو جۆرە هاوکێشەیە کو دروست دەکرێت دەینی ئەو هاوکێشەی دەنووسی لۆ ئەو جۆرە شتانە. ئەو هاوکێشەیە هەمیشە وایەکی هەیە، وایەکەی لە لای چەپدانێ و هەمیشە ژمارەکی نەگۆڕی هەیە کە هەرچ ناوەکی لێ دەنێی ناوەکەی لێنێ. ئەم لێرە پیتی سیم لۆدانایە، بەڵام بە کەیفی خۆت هەرچ هێمایەکی لۆ دادەنەی جارێ داینێ. پاشان گۆڕاوە چیشمان هەیە، بێگومان ژمارەک لکاوە بەو گۆڕاوەی هەر جارەی ژمارەکە شتەکە ئەگەر هیچ نەبوو ژمارە یەک هەر هەیە کە جارانی ئەو ئێکسەی کرایە. ئەوجە ئێستا دەچین بزانین ژمارەکانی خۆمان چییە کە دەڵێ نرخی پێویست گەیشتە ئەوەندە پارەیە، کەواتە هەمیشە ئەنجامەکە واتە وای. هەندێک جار وای هەیە، هەندێک جار ئەمن دەیبینمەوە، بەڵام لەو هاوکێشەیەی سێ شتم هەیە. هەتا بتوانم هاوکێشەکەی شیکارکەم دەبی 2 دانەی لەوانە بزانم، یەکیشی نەزانم. کەواتە ئەوجە هەندێک جاریان ئەو دووەی دەزانم ئەوەی بەخۆم دەبینمەوە، یان ئەو دووەی دەزانم ئەوەی بەخۆم دەبینمەوە وەکو ئێرە، یان ئەو دووەی دەزانم و ئەوەی بەخۆم دەبینمەوە. کەواتە سێ دۆخ هەیە، سێ بار هەیە. لێرە ئەمن ئەو دووەی دەزانم و دەبی ئەوەی ببینمەوە. ئەو دووەی کو دەزانم ئەوە تێچووی مانگەچی ئەوەندەیە بە هەموو شتەوە 88,000 لۆ ساڕی. دەشزانین کە لەبەر هاوبەشیکردن ئەو بڕەپارەی هەر لێ دەستینن ئینتەرنێتی بەکاربینی و بەکارنینی 55,000 هەر لێ دەستینن. پاشان بە پێی ئەوەی چەند کاژێر ئینتەرنێتەکەی بەکارهینایە لۆ هەر یەک کاژێر 3,000 کرێیەکەی دەدا. ئەوجە ئەو سێ لێک دەدەین لەگەڵ ئەو ئێکسەی، بەڵام لە کاتی لێکدانی ژمارە لەگەڵ پیت پێویست ناکە لێرە بنووسین جاران، بە تایبەتی کە جارانی کوردیش ئەو هایە کە زۆر بە ئێکسی دەچی زۆر کەس ڕەنگە تێکەڵ بکە. باشتر وا بوو جاران ئەوها بنووسرێ هەتا تێکەڵی نەکەین لەگەڵ ئێکس، بەڵام زۆر ئاسانە ئەو جۆرە هاوکێشانە بنووسین. ئێستا زۆر ئاسانە، تەنیا ئێکسەکەی دەبینینەوە چەندە و ئەو جۆرە هاوکێشەی ئەمن کوشی کار بکەم. ئێکسەکەم لە لای ڕاستە، کەواتە ئەمن دەبی دەوروبەری ئێکسەکەی پاککەمەوە، ئەو شتانە لابەم لە تەنشت ئێکسەکەی. کولای بم یەکەم شت 55ەکەی لا دەبم، چونکە 55 کۆیە لێرە ئەمن کەمی لۆ زیاد دەکەم لە هەردوو لای هاوکێشە هەتا ئەو 55 ببیتە 0. ئێستا زانیم کە کۆ 55 کەم 55 0 هیچ نەماوە، لە لای ڕاست تەنیا ماوە 3x دەینووسم، لە لای چەپ 88 55 لێ بڕوە 85 لێ بڕوە 3 هەشتەکەی دیش 5 لێ بڕوە 3. ئێستا زۆر ئاسان بوو، تەنیا ئەوەی وایە ئەو سێش لە کۆڵە خۆم بکەمەوە، چونکە لێرە لێکدانە ئەگەرە من دابەشی سێی کەم هەردوو لای ئێکسەکە بە تەنێ دەمێنێتەوە، چونکە 3 دابەش 3 دەکا 1، کەواتە ئێکس بە تەنیا مایەوە یەکسانە بە 11، کەواتە 11 کاژێر ئینتەرنێتی بەکارهینایە سارا لە مانگەک. 11 کاژێر، 11 کاژێر دەبی لێرە بنووسم کاژێر. ئەوەش تەواو. ئێستا بگەڕێینەوە لای پرسیارەکانمان. دێینە لای پرسیاری 12. هاوکێشەکمان هەیە، ئەو هاوکێشەیە بەکاردێ بۆ گۆڕینی پلەی گەرمی فەهرنهایت و لە مابەینی فەهرنهایت و پلەی گەرمی سێلسیۆس یان سەدی. ئەوجا لێرە چی داواکاریەکە چییە؟ هاوکێشەی نەدەبووە بنووسن شیکار بکە، ئەوەی ڕاستی بی، چونکە لە ڕاستیدا شیکاری ناکەین،
شیکار تەنیا مانای ئەوەیە ببینەوە گۆڕاوەکە چەندە. لێرە 2 گۆڕاومان هەیە، شیکار نییە. تەنیا لێرە دەبا نووسرابە هاوکێشەکە دیسان بنووسەوە بە نووسینی سی بە پێی F. ئەوە ئەو کات ڕاست دەردەچوو، چونکە هاوکێشەکەی شیکار ناکەین، تەنیا بە جۆرەش کە دەینووسینەوە. ئەو جۆرەش زۆربەی زۆری خوێندکاران هەز دەکەن زەحمەتە. ئەگەر تەمەشای ئەو هاوکێشەی کەم دەبینم F بە تەنیا لە لای چەپ نووسرایە. دەیانەوێ ئەمن ئەو جارەی چ بکەم، دەیانەوێ سی بە تەنێ لێرە بمینێتەوە، ئەوان دیش هەموو بکەونە ئەو لایە. وەکو دەبینین ئەمن سیم هەیە، 1000 شت دەورەی لێدایە. دەیانەوێ ئەمن سیەکەی پاک کەمەوە لە ئەو شتانەی دەورەیان لێدایە، بە هەمویان بچنە لای ئێفەکەی دانیشن. کەواتە ئەمن زۆر زۆر ڕێم لە پێشە کامەی بەکار دەینم. دەتوانم ئەمن بۆ وێنە یەکەم جار ئەو 32 لە کۆڵە خۆم بکەمەوە. چ دەکەم؟ هەردوو لای هاوکێشەکەی 32 لێ دەردەکەم، چونکە لێرە کۆیە ئەمن کەمی دادەنێم. ئەوها لێرەش دیسە 32. ئەوجا ئەوەی دەنووسمەوە. گوتما 32 لەگەڵ 32 دەبیتە 0، هیچ نامێنێتەوە. لێرە تەنیا ماوە 9 دابەش 5 سی. تۆزەک ئاسانتر بوو ئەو لایە. لایەکەی دی لە مابەینی F و 32 هیچم پێ ناکرێ، باشتر وایە وەکو خۆی بینووسمەوە F کەم 32 هەر وەکو خۆی کو نووسرا ئەوها بینووسمەوە. ئێستا دەکەم مایە ئەمن ئەو ژمارەیەش لە کۆڵ سیەکەی بکەمەوە. هەتا ئەو ژمارەیە بڕوا لە تەنیشت سیەکەی. ئاسانترین شتوایە ئەمن هەردوو لای هاوکێشەکەی لێکدەم لەگەڵ هەڵگەڕاوەی 9 لە 5 کو. ئەوها لێرە ئەوها لێکی دەم لەگەڵ 5 لە 9. لێرەش لێکی دەم لەگەڵ 5 لە 9. بەڵام کە لێکی دەم لەگەڵ 5 لە 9 دەبی هەمووی لێک دەم لەگەڵ 5 لە 9. ئەوها 5 لە 9 5 دابەش 9. ئەگەر کەوانەی دانەنێم لێرە هەڵەکی گەورە دەکەم، چونکە ئەو 5 لە 9 جارانی ئەوەی وە جارانی ئەوەی. ئەوجا ئێستا ئێرە گرنگە لۆ من گوتمان کە ژمارەی لێک دەدەی لەگەڵ هەڵگەڕاوەی دەمێنێتەوە 1. ئەو 5 لەگەر ئەو 5 دەڕوا دەبتە 1، ئەو 9 لەگەر ئەو 9 زۆر زۆر باشە. ئێستا تەنیا پیتی بە تەنیا ماوە لێرە. لە لایەکەی دی چم هەیە 5 دابەش 9 و F کەم 32. تا پێویست ناکە هیچ بکەم. ئەگەر پێم جوان نەبوو ئەو جۆرە، دەتوانم سیەکەی لەو لایە بنووسم، شتەکانی دیش لە لایەکەی دی بنووسم. ئەوها F کەم 32. بەڵام پێویست ناکە ئەوەندە خۆمان دیکەم، تەنیا کە ئێرەم دروست کرد تەواو دەبی. سی بە تەنیا مایەوە و F تێکەڵ بوو لەگەڵ ئەو شتەکانی کە پێشتر سی تێکەڵ بوو لەگەڵیان، بەڵام بە شێوەیەکی دکە. بینە لای شیکاری ئەم لاسەنگە ئاوێتانە بکە و کۆمەڵە شیکارەکانیان لەسەر تەوەری ژمارەکان بنوێنە. شیکاری لاسەنگە زۆر زۆر جیاوازی نییە لەگەڵ شیکاری هاوکێشە، تەنیا لە یەک یاسا نەبیت. ئێستا ڕوونی دەکەمەوە کامە یاسا. لێرە چونکە ئەمن ئەو لاسەنگانم ئاوێتانەیەواتە دوو دانەم هەیە، تەنیا یەک نییە، هەندێک جار 2 دانێ و 3 دانەیە، کەواتە لە کاتی شیکار و دانانی کۆمەڵەکە لەسەر تەوەرەی ژمارەکان تۆزێک کێشەملۆ دروست دەبی. با بچم جارێ شیکاری کەم پرسیاری 13 کەم 4 X گەورەترە لە کەم 18. لە کاتی شیکارکردن وەکو شیکاری هاوکێشە دەبی ئێکسەکەم بە تەنیا ببینێتەوە، نابی هیچی لە دەور و بەربی.
کاتە لێرە ئەو کەم چارە نابی لە دەورەی ئێکسیبی کاتە هەردوو لای چ دەکەم دابەشی کەم چاری دەکەم ئەو لایە و ئەو لایە کە دابەشی کەم چاری دەکەم کەم چار و کەم چار دەبیتە یەک تەنیا ئێکسەکە بە تەنیا دەبینێتەوە بەڵام ڕاستە ئێکس بە تەنێ ماوە بەڵام نابی بنووسم گەورەترە لا ئەو یاسایی کە لاسەنگەی جودا دەکاتەوە لە هاوکێشەی ئەوەیە کە لە کاتی لێکدانی لاسەنگە یان دابەشکردنی لاسەنگە لەگەڵ ژمارەی نێگەتیڤ یان لەگەڵ کەم ئەوە لاسەنگەکەی دەگۆڕم ئەگەر ژمە ئەو هێمایەکە هەیە هێمایەکەی پێچەوانەی دەنووسم کاتە ئەو هێمایی دەنووسم کاتە دەبی بنووسم ئێستا گچکەترە لە کەم دابەشکەم دەکاتە کۆ هەژدەش دابەش چار یەکسانە بە نۆ دابەش دوو یان دەنووسم چار و نیو ئەگەر نۆ دابەش دووی نەنووسم باشتر وایە بنووسم چار و نیو هەرچەندە من نۆ دابەش دوو پێشتەچی جوانترە لە چار و نیوی بەڵام با بنووسم چار و نیو ئەو چار و نیوش کو دەنووسێ ئەوها ڕەنگە ئەوها بنووسێ کەواتە ئێکس زانیمان لێرە لەو لاسەنگەی گچکەترە لە چار و نیوی ئەگەر بچم داینێم لەسەر هێڵی ژمارەکان چار و نیو لە چێە چار و نیو چونکە گچکەترە لە کەواتە نابی ئەمن خاڵی دانێم ئەوها چونکە تەنیا گچکەترە ناکاتە چار و نیو بەڵکو گچکەترە دەبی هێمایەکەی کە دایدەنێم چار و نیو ئەوها لە مابەینی چار و پێنجی ئەو هابی هێمایەکە ئەو جە گچکەترە لە واتە ئەو لایە هەمووی دەگریتەوە ئێکس هەمووی دەگریتەوە گچکەترە لە چار و نیوی ناکاتە چار و نیو ئەوها ئەو لای دەگریتەوە ئەوها دایدەنێم لاسەنگەکەی دی چیە کەم سێ ئێکس کەم هەشت گچکەترە لە حەفت پێش هەموو شتێک با بچم ئەو کەم هەشتەی یان نێگەتیڤ هەشتەی لە کۆڵە خۆم بکەمەوە هەردوو لای کۆ بکەمەوە لەگەڵ هەشت ئەو لایە و ئەو لایە کۆ هەشت کەم سێ ئێکسەکە ماوە تەنیا لێرە گچکەترە لە و هەفت و هەشتیش دەکاتە پاستە ئەوە باشە ئێستا یەکەم سێش لە تەنیشت ئێکسەکەی دەبی ئەویش لابم دابەشی کەم سێ بکەم ئەو جا لێرە دەڕوا کەم سێ دابەش کەم سێ دەبیتە یەک تەنیا ئێکس دەمینێتەوە ناچارم دیسان ئەو هێمایە بگۆڕم چونکە دابەشی کەمم کرد دابەشی نێگەتیڤم کرد و دەبیتە کەم لێرە 15 دابەش سێ یەکسانە بە پێنج ئێکس دەبی گەورەتربی یان یەکسانبی بە کەم پێنج کەم پێنج لە چێە چونکە لێرە یەکسانە بە هێمایەکە دەبی ئەو هابی کەم پێنج ئەلێرێ یان دەبی گەورەتربی یان دەبی یەکسانبی کاتە ئەوها لێرە دەبینم یان نییە لێرە ببورن وە هەردووچی وە بوو ئەگەر لێرە تەمەشاکەین پرسیارەکە کووە ئەو وشەیە زۆر گرنگەوە یان دوو مەرجمان هەیە هەردوو مەرج دەبی ڕەچاو بکرێ ئەو جدێم تەمەشای ئێرە دەکەم چونکە لێرە ئەو تەنیا لێرە هەتا ئێرە مەرجەکان ڕەچاو دەکرێن تەنیا لێرە هەتا ئێرە کاتە ئەمن دەبی ئەوانە کەمەوە چونکە دەبی هەردوو مەرج هەبی ئەگەر بیگۆڕم کو دەیگۆڕم ئەوها دەیگۆڕم ئەوەی لا دەبم ئەو سۆرەش لا دەبم تەنیا ئەوەی دادەنێم لێرە ئەوها لێرە هەتا ئێرە ئەوەیە لەسەر هێڵی ژمارەکە
ئەوانی دی دەبی بسڕمەوە هەتا هەردوو مەرجەکە ڕەچاوی هەردوو مەرجەکەی بکەم. ئێستا بینە لای پرسیاری 4دا کەم 3x گچکەترە لە کەم 5. هەردوو لای دابەشی کەم 3 دەکەم، نێگەتیڤ 3 ئێکسەکە بە تەنیا لەو لا دەمێنێتەوە و هێمایەکە دەگۆڕم دەبیتە گەورەترە لە 5 دابەش 3ش دەکا 1 شتێک، بەڵام با هەر بهێڵمەوەکو خۆی 5 دابەش 3 گەورەترە لە 5 دابەش 3 واتە تۆزێک لە یەکی گەورەترە ناکاتە 2 1.5 شتێکی ئەوها 1.6 بە نزیکە هەر هەتا لەسەر هێڵی ژمارەکان بتوانم داینێ. ئەوە یەکەچیان، بەڵام لێرە نووسرایە یان، واتە یان ئەو مەرجە یان ئەو مەرجە، نەک هەردووچی بەیەکەوە، تەنیا یەکەچیان. ئێستا ئێرەش 4x کەم 3 کەمترە لە 29. پێش هەموو شتێک دەینم ئەو کەم 3 لێرە لە هەردوو لای کۆسەیدا دەنێم، ئەو جا کەم 3 و کۆسە دەبنە 0، تەنیا 4xەکە دەمینێ گچکەترە لە 29 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 یەکسانە بە 32. ئەو جا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی لاسەنگەکەی دابەشی 4 دەکەم، x گچکەترە لە 8 دەچم دایدەنێم x گچکەترە لە 8 بزانین کامەیە. x گچکەترە لە 8 ئەوەی لابین گچکەترە لە 8 لە چێ لێرە ئەوها وە گچکەترە لە 8 ئەوەش لابین ئەوها x گچکەترە لە 8 تا دوای. گرنگەوەیە x بچووکتر بی لە 8 یان ئەوەی دیکە چییە؟ ئێدیش 5 دابەش 3 بوو گەورەترە لە 1.6 x گەورەترە لە 1.6 ئەومدانە نابوو x گەورەترە لە 1.6 x گەورەترە لە 1.6 ئەلێرێ شتەکی ئەوها نەبوویتە 2 ئەوها گەورەترە لە 1.6. لێرە ئەمن هەندێک لە مەودایەکەی هاوبەشە، ئەو هاوبەشە نابی هەبی کەواتە ئەمن کە دایدەنێم ئەو هاوبەشەی دەبی دانەنێم، لێرە ئەوهای داینێم، لێرەش ئەوها داینێم، دەبی ئەوها داینێم ژمارەکان لەسەر هێڵی ژمارەکان. ئێکسیان گچکەترە لە 5 دابەش 3 یان گەورەترە لە 8 یەک لەوانەیە نابی ئێرە بی چونکە ئێرە هاوبەش بوو، نابی هەردووچی بی یەک لە مەرجەکان، تەنیا یەک لە مەرجەکان دەبی هەبی. دواهەمین پرسیار لەو وانەیەی پرسیاری 15 لێرە ئەگەر تەمەشاکەین باجارێ تەمەشای تەنیا ناوکەوانەکەی بکەین کارمان بەو توانەیەوە نەبی، ناوکەوانەکەی بنچینەکان هەمویان 5-ن، توانەکانیشم هەیە، لە کاتی لێکدان ئەوها توانەکان کۆ دەکرێنەوە و لە کاتی دابەش توانەکان کەم لێک دەردەکرێن، کەواتە ئەمن بە کەیفی خۆمم پێشتر لێکدانەکەی دەکەم یان پێشتر دابەشەکەی دەکەم بزانە کامەی دەکەم، ئەوە دەگەڕێتەوە سەر بەخۆم کو پێم ئاسان بێ. ئەمن هەست دەکەم ئاسانترین شت ئەوەیە ئەمن دابەشەکەی بکەم 5 توان 3 دابەش 5 توان دواتە 3 کەم 2 هەمیشە ئەنجامەکەی لەسەرەوە دەنووسرێ 3 2 لێ بڕوا دەکا 1 واتە لە سەرێ
تەنیا 5 دەمینێ بێجگە لەو ژمارەی کە هەمە ئەو وەکو خۆی دەنووسمەوە، کەواتە دەنووسم 5 کەم 2 لێرەش جاران تەنیا ماوە 5. ئەوجا لە خوارە هیچ نەماوە، ماوە 1 کەواتە هیچ نانووسم. لێرەش توانەکە 1 نابی لە بیرم بچی، ئەگەر نەشنووسم دەبی بزانم، چونکە ئێستا ئەوجا 2 ڕێ هەیە، یان کۆیان دەکەمەوە ئەو 2 1 کەم 2 یەکسانە بە کەم 1 دەنووسم 5 کەم 1 توان 2. ئەوجا 5 کەم 1 ڕەنگە بەمە خوارێ، چونکە لە سەرەیە هەتا کەمەکە بیتە کۆ، ئەگەر نا یەکسەر دەنووسم ئەو توانەی جارانی ئەو توانەی دەکەم دەبیتە 5 توان کەم 2. ئەوجا ئەگەر پێم جوان نەبی دەنووسم یەکسانە با 1 دابەش 5 توان 2. ئەگەر بمەوێت لەوەی جوانتریش بنووسم دەنووسم دەکاتە 1 دابەش 25. ئەگەر بمەوێت بە ژمارەی دەیش بنووسم ئەوجا 1 دابەش 25 بزانە دەکات چەند، بە شێوەی دەی دەنووسم 0 و 10 دابەش 22 دیسان 0 دابەش 25 ببوور 100 دابەش 25 چار. پرسیاری مایە، بەڵام هەتاوانە کە زۆر دوور و درێژ نەبی، پرسیارەکانی ماینە لەوانە چی دیکە شیکەر دەکەم هەتا ئەو کات هەر بژی.